بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سورة الجمعة داهي كسورة الجمعة وكو سورة كان بيشوتر المدنية. سورة مدنية كان زورتر أحكامي كدانا كلو سورة دا لآيات كان كوتايدا باسی حکمی نوێژی جمعەی دەکا و هەروەها لە سەرەتاکەشدا پێشتر باسی هاتنە خوارەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆتا پێغەمبەرە و ئەو پەیامەی پێیەتی و هەروەها باسی مەشهەدێک لە مەشهەدەکانی هەڵوێستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جوولەکەکان. دا سەرەتاکەی دەفەرمێت يسبح لله ما في السماوات وما في الأرض. يسبح لله، يسبح يعني بپاکی رادگرن خوا، بپاکی رادگرن خوا، ما في السماوات وما في الأرض، هرچی لآسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدایە. ئەو جار ئەو خوایە وەصفی چۆنە، صفەتی چۆنە؟ المەلیک. المەلیک يعني پادشایە بەمعنای ئەوەی کە خاوەنە، خاوەنی هەموو دروستکراوەکانە. ئەو جار القدوس و هەروەها زاتێکە پیرۆزە، دوورە لە هەموو ناتەواوی و صفەتێکی ناشرین و قێزەون. العەزیز الحەکیم و خوایەکە باڵادەستە و کار و ئیشەکانیشی پڕیانە لە دانایی. واضحة؟ يسبح لله، تسبيحات دكن بو خوا يعني بپاك را دقرن خوا. طبعا ما في السماوات وما في الأرض أوي كهي لا أسمان كانوا وأوشي هيك لنا زوي صون تسبيحات خوا دكن أو سورة كيف يشوتر بزماني حالي خويا وبوشي وازي كخوا فيري كردون وهي جرس كراويق نية لە تەسبیحات کردن و لە خوا بەپاک ڕاگرتندا کەم تەرخەمی بکە جگە لە مرۆڤ کە کەم تەرخەمین، ئەوانەی دەشیکەین و جنۆکە دەنا غەیری ئەوانە هەموو مەخلوقاتەکانی دیکە خوا وای دروست کردوون هەمیشە لە تەسبیحات کردن و بەپاک ڕاگرتنی خوادا بنجا. ولەما دەفەرمونها لەیکە دەفەرمێت سەبەح، لێرە دەڵێ يسبح. يسبح طبعا فعل مضارعة يعني دلالة آماجة ذكا لسر بردوامية، يعني ببردوامي بهميشي ببين راوستان هرچی لآسمان كان ولا زويدا هي خريكي تسبيحات كردني خوايا، خريكي جبجي كردني أمري خوايا جابو شوازي كخوا فرماني بكردو. واضحة؟ الملك القدوس أو خواي كدروس كراو كان تسبيحاتي دا كان خاوني همشتكا. القدوس بيروزا بعيبة بكم كوريا. العزيز الحكيم خوايك بالادستا وهروها ياساو برياركانشي بريني لدانايو هموي لشويني خويكي. واضح هوايا؟ هو أو خوايا أو ذات أو خوايك خاونا بيروزا بدا صلاة دانايا. الذي أو ذاتيا بعثه، بعث يعني الناردويتي رواني كردوا في الأميين لناو نخوين دوار كان دا كما بستي عربة كانا كعربة كان هميان نخوين دوار نبون، خوين دواريان تيدابو بس بو بيان دا قتري أمي بروي كتابي آسماني، يعني شارزايان لكتاب آسماني كان نبوة أوي ديني شكر بيتو دين داريش بوبي لسر دين إبراهيم بون بلام بنزانين هزور بمعلومات ونا كتابة كان لبردز دانا بو بيخويننا وبو ناويان راو أمي. واضحة؟ هو الذي خوا أو ذاتيا بعث في الأميين رواني كدو لنا ونخوين دوارا كان يذكرب لنا وعربا كان دا رسولا بيغمبرك نردراوك منهم لخويا. واضحة؟ أو بيغمبرا إيشي تيا يعني بيغمبران إيشيان تيا يتلو
عليهم آياته دەخوێنێتەوە بەسەریاندا نیشانەکانی خوا. ئەوە یەک لە ئیشەکانی پێغەمبەران و شوێنکەوتوانی پێغەمبەرانیش وایە. ئیشی یەکەم ئەوەیە کە تۆ ئەوەی دەیزانی ئەوەی بۆت هاتووە بیڵێ لە بەرامبەر کەسی بەرامبەردا بیدەی بەگوێی کەسی بەرامبەردا. وازحە؟ ئەو جار هەرەوەندە نا وەیوزەکیهم و هەروەها پاکیشیان دەکاتەوە لە چی؟ لە هەرچی لە کوفر، لە شیرک، لە ڕیا، لە هاوبەش بڕیاردان و لە حەسادەت و بوغز و هەموو سیفەتە خراپە ناوەکیەکان. وازحە؟ ئەو جار ويعلمهم الكتاب و هەروەها فێریشیان دەکات ئەو کتێبە کە قورئانە کە بیخوێننەوە و جێبەجێیکەن و فێری ببن. والحکمە و هەروەها فێریان دەکات حکمت یعنی دانایی و کەمەبەستی سنەتە لێرە، یعنی سنەت و فەرمودەکانی خۆی کە پڕیانە لە دانایی. وازحە؟ وئین کانوا هەرچەندە ئەوان یعنی بتپەرستەکان لە خوێندەوارەکان عەرەبەکان من قەبل و پێش ئەوەی ئەو پەیامەیان بۆ بێ، ئەو پێغەمبەرەیان بۆ بێ، لەفی ضەلال مبین لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادا بوون. وازحە؟ چۆن گومڕابوون؟ تەبەن بەشێکیان هەر دار و بەردیان دەپەرست، ئەو شتێک کە بەدەستی خۆیان دروستیان دەکرد بەندایەتیان بۆ دەکرد و بۆ خۆیان دەبووە حەرەسیاتیان لێ بگرن و تۆزیان لێلادەن و تەنانەت ئەگەر مێشێکیان لەسەر هەڵنیژبایە توانایان نەبووە مێشی لە خۆش دەرکەن. و ئیمامی بوخاری هان دەفەرمێ سەردەمی جاهیلی بە جۆرێک بۆ خەڵک زاری وا هەبوو خوای لە خورمای دروست کردوها کە چوونەتە شوێنێکی بەحساب بۆی وەکو پیرۆزی لەگەڵیان بێ، بەس کە برسیان بۆ و تینیان بۆ هاتووە خواردویانە. هەموو بەستم جەهالەتەکە. ئەو ئەدی ئەوانەی کە دیندار بوون بە حیساب ئەوانەی بتشیان نەپەرستووە بە شێوازێکی نەزانانە عیبادەتیان کردووە، بۆ چونکە زەمانێکی زۆر تێپەڕی بوو بەسەر ئەوەدا کە خەڵکی مەکە پێغەمبەریان بۆ نەهات بوون. دوای ئیسماعیل پێغەمبەر کە لەوێ گەورە بووە و لەوێ دەبێتە پێغەمبەر، ئەو زەمانە کە چەند هەزار ساڵی پێدەچێت لەو نێوانەیدا پێغەمبەرێک نەهاتوە تایبەت بێ بە خەڵکی مەکە و بە قوڕەیشیەکان. ئەو موسا و عیسا لەناو بەنو ئیسرائیلەکاندا هاتوون و کەمیش طبعاً پەیامەکەی ئەوان بە خەڵکی مەکەی گەیشتو. حاڵێ هو الذي هو يعني خوا ئەو خوای کە دروستکراوەکان تەسبیحاتی دەکەن و بە پاچی ڕادەگرن، ئەو زاتەیە کە بەعەث فی الأمیین ڕەسوولا ڕەوانەی کردووە لە ناو نەخوێندەوار و عەرەبەکاندا پێغەمبەرێک منهم لە خۆیان یەتلو عەلەیهم ئایاته دەخوێنێتەوە ئەو پێغەمبەرە بەسەریاندا نیشانەکانی خوا وەیوزەکیهم پاکیشیان دەکاتەوە وەیعەللیمهم الکتابە فێریشیان دەکا کتێب والحکمە و هەروەها سنەت و ڕێبازی خۆشی وئین کانوا من قەبل هەرچەندە ئەوان پێشتر لەفی ضەلال مبین لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادا بوون. ئەوە وەزیفەی پێغەمبەرە و وەزیفەی تەمەن شوێنکەوتوانی پێغەمبەرانیشە بەبێ گومانی. قورئان کە طبعاً تاکە سەرچاوە و وەک دەڵێ یاسایە کە ئێمە دین و شەرعی لێ وەردەگرین دەبێ جارێ بیدەی بەگوێی خەڵکیدا وایە، بەڵام نابێت تەنها بە خوێندنەوەی واز بێنی، دەبێت بە دواداچوونی بۆ بکەی، هەوڵ دەی کە ئەو قورئانە لەگەڵ ناخی ئینسانەکاندا لەگەڵ دڵی ئینسانەکاندا تێک هەڵکەی و بە قورئان ناخی ئینسانەکان و ژیانی ئینسانەکان گۆڕانکانی بەسەردا بێنی. وازحە؟ ئەو جار فێری ئەوەیان دەکەی مەسەلەن خوێندنەوە و پاکردنەوە لە پێش فێربوون و وەک دەڵێ تیلاوەیە. تیلاوە و قورئان خوێندن چەند گەورە بێ، دەڵێن هەر کەسێک حرفێکی بخوێنێتەوە لە خێری بۆ دەنووسێ، وایە ئەگەر لاپەڕەیەکی بخوێنێتەوە ئەگەر ختمێکی بکە، بەڵام هەموو ئەو خێرانە ناگاتە ئەوەی کە ئینسان لە ناخەوە باوەڕی بە ئاەتەکان بێ. ئەوەی یەکەم. هەنگاوی دووهەم کاردانەوەی ئاەتەکان لە ژیانتدا، شوێنەواری ئاەتەکان بەسەر ژیانتەوە دیار بێ. خۆ لە ناو سەحابەدا زۆرینە قورئان خوێن نەبووە، زۆرینە، بەڵام بە کردار و بە عەمەل هاوەکو وەسفیان دەکەن، دەڵێن هەر یەکەیان قورئانێکی
زیندوو بۆ بە سەرزەویدا ڕۆیشتووە بە فعل و کردار و بە ڕەفتاریان قورئانیان تەفسیر کردو بۆش توانیویانە ئاوا کاریگەری دروست کرد وایە چونکە قسە هەموو کەس لێی تێناگا وایە بەس کردار هەموو کەسێک دەیبینێ وایە ها منداڵێک لە پێشچاوی وی چ دەکەی بەبێ ئەوەی قسە یعنی لێت قسەی بۆ بکەی و شتی پێ بڵێ تکراری دەکاتەوە بۆیە کردار تەمان لە پێش قسەیە ها دەفەرمێ دەخوێنێتەوە بەڵێ دەخوێنێتەوە بەسەریاندا ئەوجار پاکیان دەکاتەوە فێری ئەو کتێبەشیان دەکات و فێری سنەتی خۆشیان دەکات کە قورئان بەبێ سنت تەمان مەحاڵە ئینسان لێی تێبگا و لێی حاڵی بێ وإن كانوا من قبل هەرچەندە ئەوان پێشتر لە گومڕاییەکی ئاشکرادا ئەوجار ئایا محەممەد صلی الله عليه وسلم هەر پێغەمبەری ئەوانە و هەر بۆ ئەوان هاتووە بێگومان نا وآخەرینە منهم و هەروەها بۆ کەسانێکی دیکەش ڕەوانەکراوە ئەو پێغەمبەرە لە ئەوان کە لەمما يلحق بهم کە ئەوان تا ئێستا پێیان نەگەیشتووە ئەوە چێ دەگرێتەوە هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە لە کاتی هاتنە خوارەوەی ئاەتەکاندا نەبوو بوونە موسڵمان وازحە و هەروەها ئێمەش هەتا ڕۆژی قیامەتی وایە و ئاخەرینە و خەڵکانێکی دیکەش یعنی ئەو پێغەمبەرە هاتووە بۆ خەڵکانێکی دیکەش کە لەمما يلحق بهم کە تا ئێستا ئەوان پێیان نەگەیشتووە وهو العزيز الحكيم وأو خوايا فعلا دستا وهو كاركانشي فريانا لداناي واضحة وآخرين منهم وأو پیغمبر صلى الله عليه وسلم روانا كراوة بپیغمبر بنردراو بو خلقانشي ديكش كأوان تا استا بيان نگشتون يعني لمودوا دينو لمودوا مسلمان دبنجا كبرسياريان لپیغمبر كدو صلى الله عليه وسلم فرميتي او سلماني فارسيا يكك لواني كدواتر قريشي جنيو خلقي مدينة جنيو و هاتوا مسلمان بو يعني خلقي ديكش ديك ايوه نتان ديون پیغمبري اوانشم اشارة بوي كپیغمبر صلى الله عليه وسلم پیغمبري همو بشريته وهمو او مروفانه كأو كات لجيان دابون يان دواتر دين جيانوه واضحة جاء فرمي ذلك أو يعني پیغمبراتي و پیشواتي وإيمان وشوين كوتني پیغمبرانش فضل الله بخشش و چاكي خوايا يؤتيه من يشاء دي بخشه بهر كسك كبير واضحة ذلك أو كاما يعني هم پیغمبراتيك وهم أو كإنسان بيامي پیغمبركي ورقري ويا فضل الله بخشش خوايا يؤتيه من يشاء ديدا بهر كسك كخوا بيوه والله ذو الفضل العظيم خوا خاوني بخشش وچاكي هر قوله واضحة ذلك فضل الله أو بخشش وچاكي خوايا يؤتيه من يشاء دي بخشه بهر كسك بيوه والله ذو الفضل العظيم خوا خاوني بخششو چاكي هر قوله واضحة او جار خواهي قوله اول خطابو گفتگوبو لقل ايمان داران و باز بو لقريشيكاني مكة كخوا لناو ياندا پیغمبري ناردبو او جار باس جولك كان كلا مدينة دجيان ونيجيك ولا پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي مثل الذين نموني أواني حملوا التوراة يعني هل ينقرتبوا التوراة بمعنى هل قرتن أو نال سرشان يندانا به يعني بحساب قرار يندابو جيب جي كانوا وبيروي ليب كانوا وقضلي مكلف وأرقبار بون بوي كجيب جي كان واضحة مثل الذين نموني أوانيك توراة يعني هالقرتوا يعني أمانة التوراة باراستن التوراة قاندن يعني هالقرتوا ولام ثم لم يحملوها باشان هل نقر يعني كاريان بينكر إيش يعني بينكر وكسيوان كمثل الحمار نفر من نمونيان وقت نموني جويد جوايا
کە یەحمیلو هەڵی گرتبێ خرابێتە سەر پشتی ئەسفارە چەندان نووسرا و کتێبی گران بەها بە قیمەت وایە حەز دەکەی گوێ درێژ کە مکەلەف نییە یان لە شتی تێناگات لە شتی حاڵی نابێ وەرە هەرچی قورئانی دنیاە هەیە و تەفسیر و حکمت و سنەت و وەک دەڵێ علمی ئەوەل و ئاخری هەیە لە کتێبەکاندا نووسراوە وێرە بیخە سەر پشتی گوێ درێژەکەی گوێ درێژەکە چی بۆ دەمێنێتەوە هەر ماندوو بوون ئەو کەسەشی جاوار بۆ جوولەکان نییە ئەو کەسەشی کتێبی ئاسمانی بۆ هاتووە دەیزانێ لێی تێگەیشتووە لێی حاڵی بووە بەڵام جێبەجێی ناکا ئەرکێکی پرسی ماندووکەری لەسەر شانیە بەبێەوەی بۆ خۆی ئیستیفادەی لێ بکە جاریکەش لە سوورەتەکەی کە باسمانکردن هەیە لە قیامەتێ قسەکەر و دمڕاست و وتاربێژ و بانخواز و داعی بووە بەڵام لەبەرەوەی ئەوەی تویەتی بۆ خۆی جێبەجێی نەکردووە خەڵک بەهۆی قسەی ویەوە چۆتە باشتێ بەڵامە بۆ خۆی لەناو جەهەنەمەدا بیندراوە و لەناو جەهەنەمەدا سزاکەی وەردەگرێت وازەحەجا ئەوە تەورات کە دینێکی کاتی و هەروەها بۆ مەجموعەیەکی کەمیش لە خەڵکی هاتبوو ئەگەر ئیهمالکردنەکەی هێندە خەراب بێت و خی گەورە بە گوێ درێژ کەسەکەی تەشبیهکە ئەوەی قورئانی لە سنگی دابێت و لە دڵی دابێت و لێی حاڵی بوو بێت و جێبەجێی نەکا بێگومان نمونەویش هەمان نمونەیە وازەحە قورئان بۆ جوولەکان نییە و ئەو تەشبیهاتانە بۆ موسڵمانی نەچونکە خۆ ئەوان قورئانی هەر ناخوێننەوە بچخوێنەوە باوەڕیان پێ نییە وایە وێ دەفەرمی مەثل الذین نمونەی ئەوانەی حملوا التەوڕات هەڵیان گرتبوو تەورات هەڵیان گرتبوو تەورات یعنی فێری بووبوون تەورات یان ئەرکی وەک دەڵێ جێبەجێکردن و پەیڕەوکردنی تەوراتیان خست بۆ سەر شانی خۆیان بەڵام ثم لم يحملوها پاشان هەڵیان نەگرت و جێبەجێیان نەکرد کە مەثل الحمار دەفەرمێن نمونەیان وەکو نمونەی گوێ درێژێک وایە کە یەحمل ئەسفارا کە هەڵی گرتبێ کۆمەڵێک کتێبی زۆری بە سوود و بە کەڵک بەڵام لەبەرەوەی لی تێناگا و لێی حاڵی نابێ تەنها قورسایی و ماندووبوون و زەحمەتەکە بۆی زۆر جار علم زۆر زانین دەبێتە بەڵا لە ئینسانی وایە ئینسان ئەگەر تەبەن نابێ ئینسان هەوڵدا خۆی نزانکە وایە بە قەسدی بەڵام ئەگەر زانیت بەڕاستی ئەرکت قورسترە لێپرسینەوە و محاسەبەی کەسێکی زانا و نەزان خۆ نەزانکردن نا بەڵام ئەوی بە فعلی نەزان بێ لە قیامەتێ نەزانەکە محاسەبەکەی زۆر زۆر ئاسانترە چۆن سەرمایەدارێک لەگەڵ فەقیرێکی وایە فەرقیان هەیە لێرە ژیانیان فەرقی هەیە بەڵام لە قیامەتش محاسەبەکەیان لێپرسینەوەکەیان سەختە کابرا چەند دیناری هەنا زیاتر دەبێ هێندە زیاتر جواب داتەوە وایە لەکوێت هێنا چۆنت هێنا وازەحە ئایا ئیشت پێکرد یا ئیشی پێ نەکرد گەیاندە دیانەتگەیان علمی شەمان شتەخۆ وایە بۆیە دەفەرمێت بئسە ئەوە بئسە خراپترین مەثل نمونەیە کە القوم الذين كذبوا کە دەهێنرێتەوە بۆ ئەو کەسانەی کە بە درۆیان زانیوە بئایەتی لا نیشانەکانی خوا وازەحە ئەو کەسانەی لە نیشانەکانی خوا تێدەگەن و باوەڕی پێناهێنن تێدەگەن و بە درۆی دەزانن ڕێک خوای گەورە بە گوێ درێژ تەشبیه کردووە جا ئینسان پێی خۆشە یا پێی ناخۆشە ئەگەر پێت ناخۆش بێ ئینسان حەزی لێ نەبێت تەشبیه بکرێ بە گوێ درێژ دەبێت لەو بابەتەی نەبێ وایە ئەوەی دەیزانێت جێبەجێیکە ئەوەی بۆی هاتوو باوەڕی پێ بێ فقط تواناتەوە خۆ خوای گەورە تەکلیفی شتی مەحاڵیش لە کەسمان ناکە والله لا يهدي القوم الظالمين خوا ڕێنمونی کەسانی ستەمکار ناکە واضحة مثل الذين حملوا التوراة نمونەی ئەو کەسانەی هەڵیان گرتووە تەورات معنا کوردیەکەی هەر ئەوەیە بەس کە دەڵێن هەڵیان گرتووە مەبەستمان هەڵگرتنی معنەویە وایە هەڵگرتنی یاسا و ڕێساکانیەتی بەڵام ثم لم يحملوها پاشان جێبەجێیان نەکردووە وایە یعنی حەق خۆیان بە هەڵگرتنەکەی و بە بەرپرسیاریەتەکەی نەداوە کە مەثل الحمار يحمل أسفارا وەک گوێ درێژێک وانە کە خرابێتە سەر پشتیان کۆمەڵێک کتێبی زۆر
بئس خرابترين مثل نمونية القوم الذين كذبوا كدهندريت وبو أوجلوا كسانيك بدروي دزان نشانة كان والله لا يهدي القوم الظالمين خوا رنموني كساني استمكارنا أو جار تفرمي قل بيان بله أي محمد صلى الله عليه وسلم يا أيها الذين هادوا أي أوانيك خوتا بيهودي دزانا هادو بۆ خۆی یعنی بە حساب ڕێنمونی کراوە ئەوانەی ڕێگای ڕاستیان دۆزیوەتەوە هێندێکی دەفەرمونەها یەهودی لە یەهودایەوە هاتووە کە دەستنەوە سەر ئەوەی یعقوب پێغەمبەری لە ڕێگای یەهودایەوەی لە فیلمی یوسفیشدا هەیە کە لە هەمان بەتفاڵتر و خراپترە فعلەن جوولەکە پێدەچێت واژ بێتەوەنەوەی وی بن بۆش لاسارن قل يا أيها الذين هادوا بيان بلا أي أواني كيهودين حفو يهودين خوتان بيهودي دزانن خوتان بشوين كوتي توراة دزانن إن زعمت أجر بيتان وايا أنكم ببيقماني إيوة أولياء الله دوستو نزيك إخوان من دون الناس ببيه حس يعني جيال هم خلقي واضحة دەبێت چ بکەن بۆی قسەکان بە درۆ بخاتەوە بۆی ئیحرازیان کە طبعاً لە سوورەتی بەقەرەش خوێنمان دەیانگوت لەن يدخل الجنة إلا من كان هودا وایە دەیانگوت ناچێتە باشتەوە تەنها یەهودی نەبێ اینجا دەیانگوت ئەگەر ئێمە بچینە ئاگریش تەنها چەند ڕۆژێکی دیاری کراوە لەناو ئاگردا دەمێنینەوە ئەگەر وایە ئەگەر ڕاز دەکەن ئەگەر ئەوەی دەیڵێن بەزار قەناعەتی دڵتانە دەی فەتەمەنەو المەوت خۆزگەی بخوازن بمرن خۆزگە بەمرنێ بخوازن ئین کنتم صادقین ئەگەر ڕاز دەکەن وایە ئاخرە تۆ دڵنیابی لەوەی کە بمری دەچێ باشتێ کوێ خۆشترە ئەوەی زەڕێک عەقڵی هەبێ ئەگەر یەقینی هەبێ دڵنیابێ لە بەهەشتێ بمرێ و یەکسەر بۆ بەهەشتەیە لە حەیاتی حەزی لە دنیایە نییە و بەردەوام تەمەنا و خۆزگە دەکا ڕۆژێک زووتر و دەقەیەک زووتر بەڵام بۆ بە ئێمەشەوە ترسێکمان هەیە لەبەرەوەی لە عاقبەتەکەی خۆمان دڵنیانین بە دڵنیایی لە سەرنجامی خۆمان دڵنیانی و ئینسان پەرێزی خۆی وەک دەڵی کە کردوویەتی زۆر یەقینە ئەو یەقینەت تێیدا نییە وایە سەحابە کە دەچوونە شەڕ و دەچوونە جەنگی بۆ ترسی مردنیان نەبوو لەبەرەوەی یەقینێکیان بۆ دروست بوو کێیە یەک لە ئەو نازان بە دەقیق قسەی کێیە کە دەڵێ ئێوە چۆن ڕوبەڕووی خەڵکانێک دەبنەوە کە یان سەر دەکەون بەسەر خەڵکێکدا کە مردنیان لە ژیان پێ خۆشترە خەڵکێک مردنی پێ لە ژیان خۆشتر بێ قەت نادۆڕێ خۆ چونکە لە دنیادا ئەو کەسە دەیباتەوە کە بەردەوامی هەیە ئەو کەسە دەیباتەوە کە مەبدەئی هەیە باکی لە مردنێ نییە چونکە بۆ لە دنیا لە مردنێ خەراتر نییە یعنی بەڕواڵەت لە مردنێ ناخۆشتر نییە ئاخر دەرەجە مردنە ئەیگە لە مردنێ نەترسای باکت مردن نەبوو لە هیچ سڵ ناکەیەوە هەرچی بە حەقی بزانی بەڕاستی بزانی دەیکەی بەلاشتەوەی ئەعتیادی جا تۆ پێ دوابێ بەزە دۆ دەچێ بەهەشتێ یان ئەگەر قسەکەی دیکەشیان ڕاست بێ لە خراپترین احتیمالدا ئەوەیە کە ئەگەر تاوانباربی دەچێت جەهەنەمێ دووسێ ڕۆژان و دوایە دێ ئەگەر ئەوەش بێ هەر قازانستە زووتر بمری ئەگەر وابێ بەڵام دیارە ڕاز ناکەن وای گەورە بە درۆیان دەخاتەوە بۆی ئەو بانگەشەی نەکەن یا ئەیها الذین هادوا ئەی ئەو کەسانەی خۆتان بە یەهودی دەزانن ئین زەعەمتم ئەگەر پێتان وایە وا خەیاڵ دەکەن وا گومان دەکەن کەئەنەکم ئەولیاء لله ئێوە دۆستی خوان من دون الناس بەبێ خەڵکی جیا لە خەڵکی دەی فەتەمەنەو المەوتە خۆزگە بخوازن بمردنێ ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن وایە ولا يتمنونه خوا دەفەرمێ خۆزگە بمردن ناخوازن ئەبەدەن بۆ هەتایە بۆ
بما قدمت ئەیدیهم بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە پێش دەستی خۆیان بۆ قیامەتێ بەڕێیان کردووە. هەر کەسەی بۆ خۆی دەناسێ و بۆ خۆیان چاکتر لە خەڵکی دەناسن وی قەت هیوایەتی مردن و خۆزگە بە مردن ناخوازن. ولا يتمنونه أبدا ئەوان خۆزگە بە مردن ناخوازن بۆ هەتایە بیما بەهۆی ئەوەی کە قەدەمەت ئەیدیهم پێشیان خستووە بۆ خۆیان. ئەوجا خوا دەفەرمێ والله علیم بالظالمین، خوا زانایە بەستەمکارە. واضحە؟ ئێستا بەراوردی وەرە خەڵکی جوولەکەی کە جوولەکەی ئیسرائیلی وایە لەگەڵ خەڵکی ئێرانە بەرەمونە کە لای کەمی نسبەتێک خۆ ئیمانیان هەر هەیە و قەناعەتی کولیشیان هەیە، بەراوردێکی ئەوێ کە لەگەڵ ئەوێ وایە بڕۆ کاتێک کە لەوێ ئەو خەڵکەی لەوێ مردووە ئەگەر لەوێ بمرێ وایە ئەو سەرکردانەی کە لەوان کوژراون ئەگەر لە ئەوان سەرۆکیان کوژراوە ڕاشیان گەیاند و وانێ کوڕەکەی خۆی وەرە هاتۆتە شوێنی خۆی و ژیانێکی ئاسایش بەڕێ دەکەن وایە، بەڵام ئەو ئێستا دەنگۆی ئەوەکەی بە هەموو نەوعێکی دەیشارنەوە و کوژراوەکانی کەشیان ئاشکرا ناکەن لە ترسی ئەوەی کە خەڵکیان زۆر لە مردنێ دەترسێ ئەو قژ و هەرا و هاوارانە. جا ئەگەر لە خۆت ئەمین نەبووی فعلا لە مردنێ دەترسێ. ولا يتمنونه خۆزگە ناخوازن بە مردن بۆ هەتایە بما قدمت ئەیدیهم بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە پێش خۆیان کردویانە. والله علیم بالظالمین، خوا زانایە بەستەمکارە. واضحە؟ ئەو جار خوای گەورە دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم إن الموت، ئەوان خۆزگە بە مردن خواستن باشە یا خراپە؟ باش نییە. بۆ باش نییە؟ باشترە لە مردنە بۆ ئیمانداری. بەڵێ ئەگەر لە مردنێژ ناترسی تا ڕۆژێک زیاتر بمێنیەوە بۆیە کە خۆزگەشت خوازە دەفەرمێن ناچار بوویت دەبێ بڵێ ئەگەر مردنم چونکە هەندێک جار مردن لە ژیانی چاترە وایە چونکە باخر لە بۆیە هەندێک جار خوای گەورە دەدمرێنێ بۆی تووشی بێدینی نەبیەوە، تووشی تاوان نەبیەوە، تووشی خراپە نەبیەوە. بۆیە بڵێ وایە ئەگەر مردن چاکترە بۆم بمرێنەوە ئەگەر ژیان باشترە خوا دەزانێ وایە. بۆی بەڵام بە عام خوا کە کەسێک دەمرێنێ زۆر جار بە گەنجی دەڵێن کاتی نەبوو جوانە مەرە بوو نازانم چی بوو، ئەو قسانە قسەی بێمەعنان. گەنجەکە بە گەنجی لەوانێ بە ئیمانداری ڕۆیی بێ، بەڵام ئەگەر بە ساڵدا چووبایە لەوانەیە تووشی 100 گوناهی دیکە بوو بایە وایە، تووشی بێدینی و هەڵگەڕانەوەی بوو بایە. قل پێیان بڵێ إن الموت الذي بێگومان ئەو مردنەی کە تفرون منه ئێوە هەڵدێن لەبەری فإنه بێگومان ئەو مردنە ملاقیکم هەر پێت دەکەن. هەڵدەی هەڵنایە دەترسێ یا ناترسێ، ترسان و هەڵاتن و خۆپاراستن یەک زەڕە کاریگەری نییە بۆ دواخستنی ئەجەلی وایە. بەڵام ئینسان نازانێ تەمەن نەتیجە چیە و ئەنجام چییە وایە. قل پێیان بڵێ إن الموت الذي بێگومان مردن کام مردنە الذي ئەوەی تفرون منه ئێوە هەڵدێن لەبەری فإنه بێگومان بن ئەو مردنە ملاقیکم پێتان دەکەن وایە. دەچوە کوێ وایە خۆ بە شوێنی قایم بە شوێنی پتە و باە دەبوایە وانە ئەوەی سەرۆک و سەرکردە و بەرپرس و شتی باڵایە قەت نەمرێ وایە. ثم تردون پاشان دەگەڕێندرێنەوە إلى عالم الغيب والشهادة بۆ لای زاتێک خوایە کە زانایە بە شاراوە و شەهادە بە دیارەکان. غیب نادیار و دیار. واضحە؟ غیب و شەهادە عەکسی یەکن. غیب بەو شتەیەکە نایبینین ئێمە، شەهادە ئەوەی کە حازرە و لەبەر چاومانە. ئەو جار فەیونەبئوکم هەواڵتان پێدەداتەوە بما كنتم تعملون بە هەر کارێک کە کردوت. ئەوجار هەر هەواڵدانەوەس نییە، یعنی سزا دەدا یان پاداشت دەدا لەسەر ئەوەی کە کردوت. واضحە؟ قل إن الموت الذي تفرون منه پێیان بڵێ بێگومان ئەو مردنەی کە تفرون منه هەڵدێن لەبەری
فإنه بێگومان ئەو مردنە ملاقیکم پێتان دەکات جا بۆ ئێمەشە و ثم تردون پاشان دەگەڕێنرێنەوە إلى عالم الغيب والشهادة بۆ لای زاتێک خوایەک کە زانایە بەشتە شاراوە و دیارەکان ئەوەی بە شاراوەی کردوتە و ئەوەی بە ئاشکرا کردوتە ئەوجار فەیونەبیئوکم هەواڵتان پێدەداتەوە بما كنتم بە هەر شتێک کە ئێوە ئەنجامت داوە کە هەواڵی پێدایی و تەماشات کرد و ئیقرارت کرد ئەوجار لەسەری ئەگەر چاک بێ پاداشتە و ئەگەر خراپە بێ سزایە واضحە ئەوجار کۆتایی سوورەتەکەی کە باسی حکمی نوێژی جمعی دەکات تەمان ئەو ئاەتە گەیشتووە بە خەڵکی گەیشتووە بە خەڵکەکەش لە ناو نوێژی جمعیدایە زۆری نەیان ئەوەی لە ناو مزگەوتەکەی دانا بە دوای تەپڵی و دەنگی کاروانەکەی دەکەون بۆی هەر کەسەی زوو بگاتێجا دەوڵەمەندەکان بۆی زوو بیکڕن و بیفرۆشنەوە و ئەوەی دیکە بۆی زوو بەڵێ بە قازانزتر و ئەوەکەی دیکە بۆی بەشی خۆی دەستکەوێ دەڵێن جابر کە فەرمودەکەی دەجێڕێتەوە دەفەرمێت من و 12 کەس مابووینەوە کە ئەبوبەکر و عومەری لەوانە بوون کە لەناو مزگەوتیدا مابوونەوە جا دەفەرمێت یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەی ئەو کەسانێک کە ئیمانتان هێناوە إذا نودي للصلاة كاتك نودي يعني بانگ درا بانگ کران بۆ نوێش من يوم الجمعة لروج جمعة چی بکەن فاسعوا يعني بتشت چالاکی بڕۆن إلا جاء فاسعوا عندك وا تفسيري دەکەن بە خێرایی کە دەڵێ بە خێرایی تەمەن خێرایی ڕۆیشتن بۆ جمعی سنت نییە هەواز ڕۆیشتن سنەتە حاڵێ بۆ نوێژی جەماعەتیش تەنانەت ئەگەر بزانی دوا کەوتوشی فریاش ناکەوی ڕاکەڕاک و پەلەپەل سنت نییە پێغەمبەر دەفەرمێت لەسەر خۆ بڕۆ چەندی فریاکەوتی ئەوە بیکە و ئەوی فریانەکەوتی دوای بۆ خۆت تەواویکە بۆ نوێژ بەڵام کە لێرە دەڵێ فەسعەو یعنی بە سوست و چالاکی بە قالب سووقی بە تامەزرۆیی بە حەز بڕۆ إلى ذكر الله بۆ یادی خوا واضحە وذروا البيع وازش بێنن لە هەموو کڕین و فرۆشتن تۆن کە بانگیدا هەموو کڕین و فرۆشتنێک حرامە بۆ کێ بۆ کەسانی جمعیان لەسەرە وایە بۆ ئافرەتانی ئەتیادی بەڵام بۆ ئافرەتانی بچێ دوکانێکی پیاوێکی لێبێ کە جمعی لەسەرە شت لێکڕینی حرامە معاملەکەی حرامە ژن بێت طبیعیە طبعا منداڵ بێت طبیعیە کە جمعی لەسەر نییە بەڵام لە ئەسنای بانک طبعا هەموو کڕین و فرۆشتنێک ئەوەی لە پێش مزگەوتەکانیش دەکرێت کە بانگیدا ئەوەی يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله أي أواني كباورتان هناوا كاتك كبانكران بونوجي لروج جمعة دا فاسعوا إلى ذكر الله بتستو تالاكي وبخيراي بڕۆن بۆ یادی خوا یعنی بۆ گوێگرتن لە وتار و لە ئامۆژگاریەکان کە لەو ڕۆژەدا دەکرێن وذروا البيع واز بێنن لە هەموو کڕین و فرۆشتن و بازرگانیەک ذلكم ئەوە خەیڕ لەکم چاکترە بۆ ئێوە یعنی پاداشتی چوونە ناو نوێژ و گوێگرتن لە خوتبەی زۆر چاکترە بۆتان لەو تیجارەت و بازرگانیی کە لەو کاتەدا دەیکەن ئین كنتم تعلمون ئەگەر ئێوە دەیزانن جا کە بانگیدا تەوان بۆ ئەو کەسانەی جمعیان لەسەرە هەموو شتێک حرامە بیکڕێ بفرۆشێ و هەروەها واجبە تەوان کەسەکە پێش بانگی یان لای کەمیل لەگەڵ بانگی پێش ئەوەی ئیمام چێتە سەر مینبەرێ کەسەکە لە مزگەوتەکەی ئامادە بێ چونکە ئەوەی دەفەرمێ مەلایکەتێک لە دەرگای مزگەوتەکەی وەستاوە ناوی خەڵکی تۆمار دەکا طبعا هەتا زووتر چووبی وایە ئەوەی یەکەم دەسێ دەفەرمێ خۆی وایە وشترێکی کردبێ بەخێر وایە ئەوەی دووهەم وەکۆی مانگا ئەوەی دواتر وەکو مەڕێک دواتر هەڵە شێر و دواتر دەبێت هێلکە و ئاخیرەکەی
طبعا بس جواز بكير لسر لاتي لنا تأكيد أوي بيش شون سر منبري خطيبي نسو بيت جوركي ودس دانا نشبه ناوي لليستي أو كسانو داني لكن ملائكة كان والله خواب خوي دزاني والله مناوكت سجيلكت ناوي أو ناوي أو كسيت داني كدوا كوتو بيد فرمي أي أو كساني كباورتان هنا وكاتك بانك درا يا بانكران بو نويج لروجي جمعة وتمان فسعوا يعني بتشتو چالاكي بقرجو قولي بتامزروي برون بو يادي خوا وجوغرتن لا اموشگاري كان خوا وذروا البيع واز لكرين فروشتن بينن ذلكم خير لكم او چاكتر بوتان ان كنتم تعلمون اگر ايوه دزانن طبعا پاداشتي بجداري كردن لنويجي جمعة ولا خطبة جمعة ولا وتاري جمعة چند خيره واضحة كزوريني خلقي لبابتي دايما لبتابتي بياو یا لەگەڵ بانگی دەچن یان لە نیوەی خۆتبەیدا دەچن و زۆریشی هەیە هەر بۆ نوێژەکەی دەچێت زاری واشەیە بە حەسەم لە نوێژەکەی بە نوێژەکەی ڕادەکە ئەوە نازانمیدی خوا بۆ خۆی عوزرەکانی خۆی بەڵام لە دواکەوتنەکەی بەبێ گومانی کەسەکە تاوانبار جا دەفەرمێ فەئیدا قوضیەتی الصەلات هەر کاتێک قوضیە یانی تەواو بوو جێبەجێتان کرد نوێژەکە فانتشروا في الأرض بڵاو ببنەوە بە کوێدا بزويدا فإذا قضيت الصلاة كاتك جيبجيتان كردو أنجام تاندان ويجكا فانتشروا في الأرض بلاو ببنو بزويدا يعني سي بلاو ببنو بزويدا يعني بودني لبزقوتي بينيو با يعني بوت هي بلاو ببيو دنا أمري واجبيتني يعني بوت حلالة دواي خطبك أي دواي نوجكي كان نوجد كر طبعا تان نوجدكي بودني بيدري چونكا خطبة يعني جمعة دو بشا بشكي وتارة هكا دو تار تدري هر دو چي ركنة دو ركعات نوێژی دەکەی وایە دوو خۆتبەکە جێگای دوو رکعات نوێژەکەیان گرتوتەوە تۆ کە گوێت لە خۆتبەکەی نەگرت و تەنها دوو رکعاتەکەت کرد ئەوەکەت نەقسی تێدایە وازحە ئەو جار وەبتەغوو داواش بکەن دوای نوێژی جمعەی من فضل الله لە بەخشش و چاکەی خوا یعنی بۆتان هەیە کەسابەت و تیجارەت و بازرگانی بکەن بەڵام لەو کاتەشدا ئاگاتان لێ بێ کە لە مزگەوتێ چوونە دەرێ کە دەستت کرد بە معاملەی کە دەستت کرد بە گەڕانێ خوارد لەبیر نەچێتەوە واذكروا الله كثيرا یادی خوا بکەن بە زۆری لعلكم تفلحون بەشک بە ئومێدی ئەوەی خوای گەورە سەرفراستان کرد جا یادی خواکردن و خوا لەبیر بوون بۆ کەسێکی معاملەتی و بازرگان ئەوەیە خوای لەبیر بێ غەشی نەکا خیانەتی نەکا فێڵی نەکا قۆڵی خەڵکی نەبڕێ وایە و هەندێک جاریش یعنی تەسبیحات و سبحان الله کردن بەڵام کە دەڵێ یادی خوا بکە یعنی خوا لەبیر بێ خوا لەبیر بوون و یادی خواکردن هەر ئەوە نێت تەسبیحت پێ بڵێ سبحان الله سبحان الله استغفر الله ئەوە بەشێکێتی بەڕاستی بەشە گرینگەکەی ئەوەیە کە تۆ لە ژیانتدا خوان لەبیر بێ بێ ئەمری خوانەک فإذا قضيت الصلاة هەر کاتێک ئەنجامتاندا و تەواوتان کرد نوێژەکە فانتشروا یعنی بڵاو ببنەوە بە زەویدا و بۆ خۆتان بگەڕێن وابتغوا داواشکەن من فضل الله بەخشش و چاکەی خوا واذكروا الله كثيرا یادی خوای گەورەش بکەن بە زۆری لعلكم تفلحون بەشکم ئێوە سەرفراز ببن و ڕزگار بن واضحة کۆتا ئايات دەفەرمێ وإذا رأوا تجارة کاتێک بینیان بازرگانی واضحة ئەو لەهوەن یان شتێکی سەرقاڵکەر کە گوتمان ئەو کاتە هەردووکی بەیەکەوە بوو هەم خەبەری کاروانەکەی هات هەمیش ئەو تەپڵی و توزەلەیان کوتاوە وإذا رأوا خوای گەورە زەمی ئیماندارەکان دەکا ئەوەی ئەو کاتی فەرمێ کاتێک چاویان کەوت بینیان بازرگانی یعنی کاروانی بازرگانی ئەو لەهوەن یان شتێکی سەرقاڵکەر و مەشغوڵکەریان بەرکوێکەوت انفضوا إليها يعني بخيراي درون بولاي واضحة بخيراي انفضوا إليها درون بو لاي بازرگانيكي واضحة وتركوك أتو بزيده هلن أي پیغمبر أي محمد صلى الله عليه وسلم قائما برا وستاوي لسر من بره ويا قل بيان بله بو دهاتو
ما عند الله خير ئەوەی لەکن خوایە لە پاداشت لە ڕزق لە ئەجر خەیڕ زۆر چاکترە من اللهوی لەو شتە سەرقاڵکەرانەی کە ئێوە بۆی ڕۆیشتون ومن التجارة ولەو بازرگانیەش کە ئێوە تامەزرۆینی و لەبەر بازرگانیەکەی مزگەوت و خوتبەتان بەجێهێشت والله خير الرازقين خوای گەورە باشترینی ڕۆزی دەرانە واضحة وإذا رأوا تجارة كاتك كبينيان بازرگانيك أو لهوا يعني شتيكي سرقالكر انفضوا إليها يعني درون بولاي بازرگانيك يعني شتا سرقالكركا وتركوك قائما تو بجي لهلن براوستاوي لسر من بروبتنها قل بيان بڵێ ما عند الله ئەوەی لەکن خوایە خەیڕ زۆر چاکترە من اللهوی لەو شتە سەرقاڵکەرانەی کە ئێوە بۆی دەچن ومن التجارة ولەو بازرگانیە کە ئێوە مزگەوتان بۆ بەجێهێشتووە والله ئاگادار بن خوا خەیڕ الرازقین باشترینی ڕۆزی دەرانە حاڵنجا ئەوە دەفەرمون یەکەم کەس طبعا کە ئەو ڕۆژی جومعەیە پێشتریش هەبووە لەناو عارەباندا دەڵێن لەناو عارەبان پێی گوتراوە يوم العروبة يعني ئەو ڕۆژەی کە خوا تێیدا ڕەحمەتی خۆی دەبارێنێ بەڵام کەعبی کوڕی لؤلؤ هەیە کە دەڵێن یەکەم کەس بووە کە ئەو ناوی عروبەی گۆڕیوە بە جومعە يعني شوێنی ڕۆژی کۆبوونەوە و یەکەم کەسێکیش کە نوێژی جومعەی بۆ موسڵمانان کردووە پێغەمبەر نەبووە سەحابەیەک بووە بە ناوی ئەسعەدی کوڕی زوڕارە دوو ڕکعاتی کردوون و هەروەها دوو خوتبەشی داون لە سەرەتای ئیسلامەتی کە طبعا جومعە لە مەدینەی کراوە کە ئەو کات پێغەمبەر لەوێ نەبووە صلی الله عليه وسلم ئەو بۆی کردوونجا یەکێکی دیکەش لە پیاوچاکان هەیە ناوی عەڕاکی کوڕی مالیکە دەڵێن عادەتی وا بوو کاتێک کە دەچوە نوێژی جومعەی دەکرد دواتر داهاتە دەرێ لەبەر دەرگای مزگەوتێ ئەوە دوعا دەپاڕایەوە دەیفەرموو اللهم إني أجبت دعوتك وایە ئەو وەڵامی بانگوازیەکەی تۆم دایەوە خوا دەفەرمێت کە بانگتان کرا بۆ نوێژە بڕۆ وایە ئەو وەڵامی بانگوازیەکەی تۆم دایەوە وصليت فريضتك ئەو نوێژەشی کە لەسەرت واجب کردبووم ئەویشم جێبەجێ کرد ئەو جار وانتشرت كما أمرتني ئەوە ئێستاش هاتمە دەرێ بەو شێوازێک کە فەرمانت پێ کردووم بۆیە فەرزوقنی من فضلك ڕزق و ڕۆزیم پێ بدە خۆت وعدت داوە لە بەخششی خۆت وأنت خير الرازقين تۆ باشترینی ڕۆزی دەرانی صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه